گله کرد ایکشوان گلان کو قربانین گلک زور داینه پیناوی وان پرانسیپین وی باوری په هی لورا ابروکما کردستانک آودان هيا کردستانک مهيا تجيه البيگوجيانه برنامه بيگوجيان هاتت ناوا پاريزگاه حلبچه دا کوبزانین آوای وی بيگوجيانه چه آوایی و چه هاتی آفراندن بفرمون بيگوت ناوا برنامه بيگوجيان دا بچینت ناوا وردکارین او بيگوجيانا هي اتنا پاريزگاه حلبچه دا ناوبرا مسلمانو ناوبرا کاکیان دا حلبجه باجرکی اکجار کفنه و دگرید بو سردم لولویان. حلبجه کویتا دشتا شار زور. هجمارکا زورا سرچاوان اک دنگن کو حلبجه اب هزاران سالان پیشی زاینی جیان تیدا هاتیه گوزر کرن. بودمه که دریجی جوهی رو اتکنه اوی نافچهو دیو دا اف نافچهه ادبیتا ملبندکا بازرگانی. حلبجه السالا 1889 ادبیتا قزا چوار ناحیان پیکت هیتن ناوه خورمال بیاره سیروان بمو حلبجه ال124 گندان پیکت هیت السیزده سیل سالا 2014 سه روش پیشی یادا کیمیا بارانا حلبجه بریارا پارزگهبونا و درچیت اشلای حکومتا هرما کردستانه و کو ادبیتا پارزگاه چواره السر آست هرما کردستانی. گند هاوار جی ایکا اش گندین پارزگاه حلبجه. اف گنده برنیاسا مروف دوستیو، جنگه دوستیو، بخشینیو، نیکرنوا پیوندین جواکی. گند هاوار واره آینزاین کاکیایا. پیوندیک تندو طول ادگل براین مسلمان هیا الپارزگاه حلبجه. جور اوه پیوندیه هند تندو طوله سرکشای جنو جنخوازیه جی آینزاین کاکایی الپیکاتیا دوی اتین هجمارتن الپارزگاه حلبجه. ئێمە وەکو کاکەیەکان پێکەوەژیانێکی ینی لە مێژینەمانەیە لە باوباتیرمانەوە بۆمان بەجێ ماوە کە جۆن بژین لەگەڵ دەوروبەرەکەمان و تا ئێستا هیچ کێشەیەکمان لەگەڵ دەوروبەرە نییە ینی کێشەی کۆمەڵایەتی ینی هیچ کێشەیەکمان نییە ینی ئەوەی کێشەیەک بێ نیگەرانی بێ بۆ نەوەکانمان نیگەرانی بێ بۆ دراوسەکانمان هیچ مشکلەیەکمان نییە. ئێمە وەکو جیلی گەنجان لە پارێزگای هەڵەبجە لەگەڵ برا موسڵمانەکانە پێکەوەژیانێکی زۆر جوان و ئاشتیانەمان هەبووە تا ئێستا و ینی پێکەوەژیانێک بووە کەوا بۆتە نمونە بۆ هەموو ناوچەکانی تری کوردستان. ئەمە هەر کەسە و دینی خۆی بۆ خۆی بووە لە بینی ئەمە و هاوڕێکانمانە. برا موسڵمانەکان نوێژی خۆیانیان کردووە و تاعات و عیبادەتی خۆیانیان کردووە و ئێمەش دینی خۆمانمان هەبووە. بەڕاستی دینمان نەکردو بە پێوەر بۆ دروستبوونی هاوڕێیەتی بۆ ڕازگۆیەتی خۆمان بە شێوەیەک بووەکەوە نەمان هێشتوە تەسیل لە دین بکات. ئێمە لەگەڵ کاکەیەکان وەکو برا ژیاوین لێرە هیچ فەرق و فڕۆقێکمان نەبووە و هیچ نیگەرانیەکمان نەبووە لەگەڵ یەکتری بەڵکوم ئێمەش وەکو ئێمە وەکو خۆمان ئێمە لە هەورامان بوونجی وەختی خۆی لەگەڵ هاوار دێی کاکەیەکان دراوسێ بوون هیچ تووڕەیەک و نیگەرانیەک و ناڕەحەتێکمان نەبووە لەگەڵ یەکە ژیاوین بەبێ فەرق و فڕۆق. ئەوان هاتوون بۆ پرسە و سەرخۆشی مردوانی ئێمە ڕۆشتین بۆ لای ئەوان و هیچ مەسەلەیەکی خراپ نەبووە لە بێنمانە. ئێترەوە پێکەوە ژیانمان ئێمە بووە و هیچ نیگەرانیەکمان نەبووە و ئەوان بە دینی خۆیان و ئێمەش بە دینی خۆم. برایانی کاکەی احتراممان دەگرن وەڵا برایانی کاکەی سێمە گشتمان تێکەڵین لەگەڵ کاکەی حتا لەگەڵ شیعری حتا لەگەڵ مەسیحیکیان لە پاڵمانە دەراوسەیەکی نوۆم بەروەبەری نۆم دیوەدیون و وڵا لەخوا بەزارێ بۆ تازیەمان و بۆ نەخۆشیمان بۆ سەردانمان ئێمە ڕۆن و ئەوانە ڕۆن و ئێتر احترام هەیە لە ناومانەوە. دیره دا مامستا دو پیکاتین سرکی جین مسلمان و کاکی و اگر تماشای همو جمگین حکمرانیت بکی الپارزگاه حلبچه دا بینی کاکی بجدارن ات همی جمگین حکمرانیت دا اره حکومت دویتن چه پیامایی که بگینیتن دوی چنده دا و چه مرم الپجوی چنده هیا که
بەشداریە کاکەیان هەمی بیاوێن حکومڕانیەتێدا هەیە لێ پارێزگای. زۆر سپاس بەخێر بێن دیارە ئێمە کاکەین خەڵکی گوندەکانی هاوار و هەوارکۆن و دەرەتوین کە لە ناوچەیە هەیە و ئێمە خۆمان دانیشتووی شاری هەڵەبجەین لە ساڵ 1920ەوە ماڵی باپیر ماتونە تێرە لە 50 ماڵی باوکم لێرە بوون یعنی 91 ساڵ بە 71 ساڵەوەندا بێمە لێراژین و ژیانێکی باشمان لەگەڵ برا مسلمانەکان هەیە تەبایی لە پەیوەندی کۆمەڵایەتی و لە خۆشی و ناخۆشییانەکانە لەگەڵ برا مسلمانەکانمان هەیە تا ئێستا هیچ کێشەیەک نەبووە لە هەموو مناسبەکانی یەکترا لە مناسبە ئەول سەر ئاستی جوواکیەوە جانەبێت بەڵێژتن ئەومە نهاد بێتن سەر ئاستی حکومڕانیەتیژی کاکەی بەشدارن الهەمی پرۆسێسا vê rêvebirina vê parêzgehê evê çi peyamek navda heye ئەوە پەیام مەسەن ئەوەیە کە ئێمە لە زۆربەی دەوایرەکانی حکومەتا بەشداریمان هەیە هەر لە مۆزەهر لە فەرمانبەرەوە هەتاکو بەڕێوەبەرەکان بۆ نمونە لە هەڵبژار چەند بەڕێوەبەرێکەیە کە هەر کاکەین لە ئەوە من بەندە جێگری پارێزگاری هەڵەبجەم کە لێرە هەیە جێبدوو وەکیل وەزیرمان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوە پەیامێکی ئەوەیە کە ئێمە بەیەکەوە ئەژین ئەتوانین ئیشەکان و خزمەتی وڵاتەکەمان بکەین بە هەمان شێوەکە وەک برا مسلمانەکانمان کە هەیە بێژن وەختێ مصیبەتێک دروست بیتن سەر gelekê ئەو گەل پێداچوونێت خودداتکەتن و پتر لێک نزیک بوون دروست بیتن ئەف وەکو بژنین نەهامەتی و ئەف کارێسەتا سەری حەلەب چه هاتیت وەختی خوددا ئەvە بیە پاڵدەرێک بووی چەندێک و پتر پێک بە ژیان قۆڵتر ببیتە ناوبەرە کاکەی و مسلمانەدا بەتەکید ئێمە من وەک پێشری شارت ئێمە دەمێک لەم تێکەڵیمان هەیە بەیەکەوە ئەژین لەو کاتان شاوکو کیما بەرانی هەڵەبجۆک و ئەو ناخۆشیانی کە ڕووی کردووە لەبەرەوەی هەموو یەک معاناتمان هەیە یەک ئازارمان یەک ناخۆشیمان بینیوە زیاتر نزیک بوونەوە لێ کە هەر بە بەردەوامیش لێک دابڕانمان نەبوو لە یەکتری بەڵام لەو نزیک بوونەوە کە هەبوو زیاتر نزیک بوونەوە چونکە هەمومان لەژێر ئازارێکا بووین ناخۆشیەک بە پێویستمان بۆ کە زیاتر یەکتر بگرین و ئاگامان لە یەکتری بن کەسێن کاکەی ناوا ڤاندام و دەستگەین حکومیدا چاو سەردەری دیگەل تێتەکردن هەنگ چەند مرتاحن دوێ چەندێدا ئێمە بەتەکی زۆر مرتاحین بەتابەتی وەکوتم ئێمە لە هەڵەبجا ژیاوین منداڵی شارەکەین لەگەڵ هەر لە مەکتەبی سەرەتایی لێرە تەوامان کرد کۆمەڵە ڕەفیق و برادەر و کەس و خەڵکێکی ناسراومان هەیە لە شارەکە هیچ جیاوازی لەوە ناکەین کە من کاکەی یەکم لێرە لە ئیدارەیەم یا مسلمانەکەیە بەعکسەوە هەر وەکو برایش و کارەکانیشمانەکەین و بەبێ کێشە و زۆر باشیشە و ئیشەکانیشمان زۆر مەداتاک بەردەست هەیە و ئەم بزانین کاکەی چەند جیهات بەشدارن بە هەمان لە دەوری 4-5 کەسمان هەیە کە لە دایرەکانە بەڕێبەرن وەستا لە ئەوەی منی ڕاکێشەوە کە بمە لای جەنابتان ئەوە بووە کە جەنابەت هەندێک شتی زۆر نایاب دەکای لە بواری پێکەوە ژیان یانکو بەوازەحتر بڵێم جەنابتان پێکەوە ژیانێکی کردداری دەکەن بۆ نمونە ئەوە کە نووسیتە پیرروزبایی خۆمان ئاراستەی برایانی مەسیحی دەکەین بەبوونەی لە دایکبوونی حەزرەتی مەسیح و هەروەها هەر بمبوونەوەوە بۆ ماوەی ساڵێک ئەم حەلاقی ئەەکەی بە خۆڕایی بۆ ئەوەی کە پێکەوە ژیان بیسەلمێنی لەم شارەدا جەنابتان بوو چونتان چیە لەسەر ئەم پێکەوە ژیانەی لە هەڵەبجە هەیە خۆی بڵێم لەم ئیشەی منەوە دەستی پێ نەکردووە بنەمایەکی جوان لە کوردستان و هەڵەبجەی شاری خۆمانە هەیە کە پێشتر جوولەکەشی تیاژیاوە و ژیان بەردەوام بووە و ڕێز لە یەکتری گیراوە هیچ کێشەیەک نەبووە و ئێمە و مسلمانەکانیش لە زەمەنی شێخی حیسامەدینەوە پیاوە ناودار و زانە ئاینەکانی خۆمان زۆر پەیوەندێکی توندوتۆڵیان لەگەڵ شێخی حیسامەدین هەبووە و زۆر ڕێزی لێگرتوین و لەم شارێشا چەندها پیاوی کاریگەر و بەڕێز و خۆشەویستمان لە ناو کۆمەلگاکە هەبووە ڕێزیان لێ گیراوە وەک مام محەممەد ڕەزا و مام محەممەد مراد و مام محەممەد ڕەحیم ئەمانە لەم شارا ژیاون و ئێستا نەوەیەکێکیان جێگری پارێزگارە و ینی هینا ڕێزمان لێ گیراوە بە هەموو شێوەیەک جەنابتان لەو پایە لە ئیش و کار جەنابتان وەک کەسێکی کاکەیی جێمان لێ بووە کە هەموو ساڵ لە مانگی ڕەمەزان بوو ماوەی یەک مانگ حەلاقی خۆی ئەیکەی بە خۆڕایی بوو برە مسلمانەکان ئەوە چیوە ئەوە لە جەناب دەکات ئەوە بکەیت خۆی یەک ڕۆژ بە خۆڕاییە سەر تاسەریمانەکە نرخدا بەزێنین بۆ ڕێز لێنان و خۆشەویستیمان بۆ مسلمانانی بەڕێز چونکە ئەوانیش هەریکێ بە شێوەی خۆی ڕێزگرتن هەیە لەم شار هەڵوێستی ئەوان چوونە بەرامبەر جەنابەت کە ئەتو ئەم ئۆفەرە جوانە بوو ئەوان دەکەن وڵا ئەوەی کە من پێشبینیم ناکرد ڕوویدا ینی من بە ئەرکێکی سەرشانی ئاینی خۆم ئەرکێکی کۆمەڵایەتی خۆم ئەوەم کرد
کە ڕێز لەمانە بگرم و هەر خۆشەویستی ئەگەر بتەوێت خۆشەویستی کەسێک بەدەست بێنی چیتە ناو دڵێەوە باشترین ڕێگای لە ڕێی ئاینەکەوەیە. زۆر باشە ئەوان جیاوازیان نەکرێت لەگەڵ ئێمە کە من کاسبکارێکی کاکەیم هاتوونەتە لا مامۆسایانی ئاینی هەموو چین توێژەکانی تریش. باشە وەستا هەلو ئێستا جەنابەت کاکەی ینی کاکەیەکەت والێ دەکاتن کە تو ئەم خێرە بکەیت؟ چیت هانمەیە بۆ پێکەوە ژیان نەک پێکەوە ژیانێکی کۆمەڵاتی پێکەوە ژیانێکی ئابووریش ینی ئەبێ داداهاتەکەمان کەسانی بەرامبەر ئەمە کە کاسبین چامان لە خەڵکی کەم دەست و کەم دەرامەت برانی مەسیحیش وەکو جەنابەت ئاماژە پێدا لێرە هەنە دێنە لە جەنابەت نا ئەمە مەبەستەکەم لێرا شتێکی تر ێستا لە وڵاتان دیاری مەسیحی لە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دیاری ئەوان بۆ مناڵان بە شێوەیەکی ترە بەڵام ئێمە بۆ ئەوەی بیسەلمێنین پێکەوە ژیانێکمان هەیە پەیامەکەمان بگاتە بە هەموو جیهان ئەوانیش پێکاتەیەکی بە ڕێز و خۆشەویستن شایانی ڕێزن حەزم کردووە بە ناوی ئەو لە ڕۆژی لەدایکبوونی ئەوانە سەرتاشین بکەم بە خۆڕایی سەر تاسەری ساڵ هەموو ساڵێ ئۆڤەرەکە دووبارەیە بێتەوە بەڵام لە ڕۆژە پەیمانەکەم داوە تازەیەکەمەوە سەرتاشین بە خۆڕایە بۆ مناڵانی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت ئەگەر ئەو مناڵانش نەتوان بێنە دوکانەکە ئامادە بچۆ ماڵەوە. چەند دڵت خۆشە کە خەڵکانێکی زۆر باسی تو دەکەن بە باشە وەڵا ئیتر خۆی ئەوە لەوە پێناسە ناکرێت هەر بیستم ینی ڕووناکی بخێنە سەرەوتی چۆن پێشوازی چۆن چیەوانە من مامۆسایانی ئاینی لە ئاستی سەرۆکی لقی یەکێتی زانایانی ئەسلام لە مامۆسایەکی تری ئاینی بەڕێز لەگەڵ ئێوە هاتووەتە ماڵ و دەستخۆشیان لێ کردوم و بەکارێکی جوان وەسپیان کردەوە ئەوەیشیان وت ویان ئێمە حەز دەکەین خەینا پەیوەندیەکەمان هەبوو جوان بووە بەڵام لەم ڕۆژە ئەمانە زیاتر پەرەی پێبین لەمەوە. ئەرێ ئیسلام ئەو چەترە کوچیاندایە دەنگ و ڕەنگێن جودا ژێر چەتراخۆ کۆم بکەت بزانین مسلمان چاوە بەری خوددانێ بۆ براین کاکەیت کەت. طبعا دینی ئیسلام دینێکی گەورەیە وەکو چۆن ئاسمان فەزایەکی تەواوە بەسەری تەواوی مەخلوقاتۆ خوایەکیش کە بەسەری ئەم هەموو ئاسمانانەوە هەیە بڕیارێکی فەرموو و چەترێکی مەحەبەت و پێکەوە ژیانی هەڵداوە و کتێبێکی زۆر گەورە کەوا هەموو کەسێ و هەموو فکرێ لەژێر ئەو دینە جێ ئەبێتەوە جا زۆری نەکردوە هەر کەسێ قبوڵی بکە ئەوە زۆر باشە قبوڵیشی نەکە جەزای خۆی وەرئەگری جا پێکەوە ژیانی ناوی هەڵەبجە الحەمدولیلا هەڵەبجە زیاتر هەر بریتێ لە زۆربەی مسلمانن لەخوا بەزیابێ خزمانی کاکەیش وەکو عەرزم کردن پێشتریش ئێمە هیچ فەرق و جیاوازێکمان نییە یعنی ئاواکە زەق ببێتەوە ئەمە ئەوان و ئەمە ئێمەن و ئەمە ئەوان شایمان بە یەکۆیە. پێکڤەژیان ددیدا کاکەیاندا چاوایە و چاوا ئەتنرخینن ئەو ئاستەنگێن هاتینە ئەتڕیا خەلکێ هەلەبجەدا چەند باندۆر هەبوویە و پێکڤەژیان مکمتر ببیت. ئەم شارە ناخۆشیەوە نەبینیوە وای کردووە کە پێکهاتەکانی زیاتر یەک بگرن هەمویان هاوسۆزی یەکتری بن و فەزڵ و ئازایەتیش بۆ زۆرینە موسڵمان دەگەڕێتەوە نەک تەنها فەزڵیان لەسەر کاکەیەکانیان یارسانەکان لەسەر هەموو پێکهاتەکانی تر بوون نەیەزیدیەکان مەسیحەکان. مەگوه لێ بووە ژن و ژنخوازیژی ئەتناوبەرا موسڵمان و کاکەیاندا هەیە ئەرێ ئەف پرۆسە ئەب چ شێواز هاتیە ئەنجامدان. ئەوانەی کە یعنی کاکەین قبوڵی ئەکەن یعنی قبوڵی کۆمەڵی کاکەی هەن مسلمان بوون و مسلمانیشمان پێداون یعنی هەر ئەوەیەکەوە جیاوازێکی وامان نییە بەڵام وەکو دینی ئیسلام کەوا ئێمە بە مسلمانین یعنی خۆمان بە مسلمان ئەزانین ئەوانیش زۆربیان قبوڵی ئەم دینیان کردو و لەبەرەوە هیچ کێشەیەکمانی وەکو خۆمان نیکاحیان ئەەکەین و هەرۆک خۆمان هەسوکەوت و معاملە و هەموو شتێکمانێکێ. ئەرێگۆڕەی بوچوونە ئاینان مرۆڤ دۆستی چاوایە ئەرێ سەرچاوێ هەموو ئۆڵان هەر خودەیە تکستێن ئۆڵی یارسانی چت بێژن دەربارەی پێکڤەژیانێ. بەپێی هەموو ئاینەکان و هەموو سەرچاوەکان هەموو دینێک یەک سەرچاوی هەیە کە هەمووی خوای تاقانەیە خوای تاقالێ لەسەر زەوی
بەپی تێکسەکانی ئێمەڵە هەچ کەس ڕێگای خۆی بەڕاستی بگرێ ئەو دەگاتە ئامانج ئیتر بە هەر ڕێگایەک بێت. ئەرێ مەرحەبایی و سڵاو و پەیوەندیên civakî navbera مسلمان û kakeyan da il çi aste? Erê fakter çi ye hîn wek مسلمان heş kakeyan dikin؟ هیچ فەرق و جیاوازێکی ناکەم یعنی بڵێم ئەمە با مەرحەبایی نەکەم لە من نییە یا با نەچم بەدەمیوە لە من نییە هەروەکو خۆمان پێکەوە ئەژین و ئیتر ئەوان قبوڵی ئەو هەندێ واجباتی ئێمە هەیە ئەوان قبوڵی ناکەن ئەوان خۆ ئەمرێکی معنەوی یعنی بۆ نمونە هەندێ واجبات ئەوان قبوڵی ناکەن ئەوان ئەمرێکی معنەوی ئێمە خوا بڕیاری فەرمووە یەکمان خۆش بێ ئێمەش کە وەکو موسڵمان بڕیارمان داوە خوامان خۆش ببێ ئەی ئەمانش هەدەی خوان هەدیەت الحەبیبی حەبیبەتون چونکە ئەگەر ئێمە ئیتیساڵمان لەگەڵ ئەوانانە بێ خوا نەخواست پشتیان تێ بکەین ئەی چۆن بانیان بکەین. بێژن ئلدەف کاکەیان پێیگەهێ پەیامبەر ئیسلامê محەممەد سەڵاف سەر بن پێیگەهێک بەرز و بلندە ئەvê ئاخفتنێ چ ڕاستی بوو هەیە؟ لای ئێمە پێگەی محەممەد زۆر بەرزە صلی الله عليه وسلم یعنی لە ئاستێکە کە ئێمە يعني ئەتوانین بڵین لە ئەولیایی پێغەمبەرەکانە. ئەرێ سەدەم چییە کاکەیی ڕێژا هەرە زۆر ئت ناو شاریدا نیشتەجێنە؟ زۆربەی کاکەیەکان لە ناو شاردا ئەنیشن جیرانی مامۆستان و لەگەڵ مامۆستای لە شین و شاییە بەشدارن لەگەڵ مسلمانەکانە ئەمە وای کردووە کە مرتاحیەتی ئەوان زۆر لەوە زیاتر زۆر تەئمینن لە ماڵ و حاڵی خۆیان کە پێکەوە دەژێن ئەمە لە کۆنیشە ینی مەسەرەن ئەمە ئیشی ئیمڕۆژ نییە ئەمە هەزارەها ساڵە ئێمە پێکەوەین لەم شارەیە پێکەوە ئەژین پێکەوە گەورە بووین. تو چاوا وی پێکڤێژیانت هەلسەنگینی تو بۆ چ تشتێک vedigerînî û bihayê vê pêkvêjiyanê çend dev cenabê te؟ ئەو خەڵکە پێکەوە ژیان زۆر وە چاکی ینی لەگەڵ یەک ڕاهاتیان بۆ چ دەگەڕێنی ئەوان پێکەژیانە؟ بۆ نمونە ئیسا هاوار لێراوە ئەمە ڕێگەی توجاریوە زۆربەی خەڵک لەم ماڵانە ماسوە شەو تا بەیانی وەکو ماڵی خزمی خۆیان و احتیادی بێ ئەوەی ینی بێ کرێ و بێ هیچ هەروە خزمەت کریەوە مەسەلەن بەڵێ دێکە مزگەوتی تیانەوە بۆ موسڵمانان بەڵام هەموو ماڵێک یەک بەرماڵی بووە بۆ میوانەکەی مەسەلەن کاتی نوێژ بەرماڵەکەیان داگەزێوتیان و فەرمووە نوێژ بکەن. باش ڕۆژەکەیت نافکاکەیان دەبێژنە ڕۆژە بەخشینێ بەڵێ ئەو ڕۆژ چ دگەهێنی تو مەبەستە هەوە چییە؟ خۆی ئەو کاتە کە ئەوە دروست بووە ڕۆژی بەخشین و یادی کەسێکۆ کردیانە ئەو سەری بەخشیوە ئەو سەری بەخشیە ئەمان ماڵیان بەخشی باشە بێژن سەردەمێ خۆ وەختە ئینگلیس هاتیە vêre dagîr kiriye vêre biye molgeka anku daldedانê bû birayên musilman hatîne vêre hewa hewandîne ev jî her wê nagehîntin ke pêkvêjiyaneka bercistehî kevin dal vêre hebûye هەر هەبووە هەر وەکو عرزم کردی هەر هەبووە خاستن لە پەنجاکانە لە ساڵی 1950 ئالە و دەورە 45 تا 50 لای ئێمە پیاوێک کەڵکەوتووە ناوی دەروێش ڕەشیدی هاواری پەیوەندی کردەوە شێخەکانی هەورامانەوە ئەو شێخی هەورامانە هەورامانی ئێران و عێراق ینی متەمەسیکی ئەو شێخە بوون قسەیان کردیە پێکەوە ژیانێکیان دروست کردیە زۆر حەقیقی vêgavkêm temaşayî dewrberên xwe bikein wekû herêma Kurdistanê dibînîn renge çi navçek nebîtin wekû herêma Kurdistanê nimûzecekî zûr ciwanî pêkەوە jiyan bîtin ewe şanaziyeke bû hemû takekî Kurd bûye be bûçûnî cenabê çend giring e ke em pêkەوە jiyane bikeyne bawerêk lekin newey dahatû jî ke ew pêkەوە jiyana berdewam bîtin ئەگەر بتوانین قوتابخانەیەکی بۆ دانین باشە هەرا قوتابخانەیەک دا بنرێ نەکو دەورەیەکی 6 ڕۆژی هەر مناڵ مەسەلەن
بنرێتە ئەو قوتابخانەی پێکەوە ژیانە ئەتو پێشنیارتکەی کە ببیتە مادەیەک نەوە پرۆسێسە پەروەردەیەک ینی سەرپەرشتی بکرێ وەزیرێکی بۆ دانرێ مدیرێکی بۆ دانرێ ینی بودجەیەکی بۆ دانرێ ئەگەر بمانەوێ باشتر بچێتە پێشوو چونکی ئەمە قسە بکەین لەوانەیە نەوەی نوێ لێمان تێنەگا. بەبارخان یەک لە گۆرانیەکانی جەنابت دەڵێ من کوردم بە خۆم دەنازم من یارسانم بە خۆم دەناسم حەزم کرد لە زاری جەنابتەوە بزانین نهێنی ئەم هەردوو وشە چییە مەبەستە چییە لەم دوو ڕستەدا؟ باڵێ ئێمەی کاکەی بەڕاستی شتێکمان پێویست بوو لە ناو هوەرە کە بە خۆمانەوە بنازین وەکو کوردێک ئێمەش وەکو کاکەی یەک کوردین و بە خۆمان دەنازین ئەم گۆرانیشە ئەوە پێشانەدا ئێمە وەکو کاکەیەک بە خۆمان دەنازین و بە کوردایەتی خۆمان دەنازین. باشە کە جەنابەت وەکو کاکەیەک و لە هەمان کاتدا کورد ئێوە چون دەڕوانە ئەو پێکەوە ژیانەی هەیە لە گوندی هاوار و لە دەڤەری هەڵەبجە و لە دەڤەری شێڕە زۆر بەگشتی ئەم پێکەوە ژیانە چوونە بە چ شێوازێک بەڕێوە دەچیتن و هەڵسەنگاندنی جەنابەت وەکو گۆرانی بێژێک چۆنە؟ وەکو هونەرمەندێک پێویستە برایەتی و پێکەوە ژیان چەندێ بەرەو پێشەوە بڕوە هەشتاکەمە لەبەر ئەوە پێکەوە ژیان لە ئەخیرۆ هەمومان مرۆڤین یعنی گەرە ئەو بیرە بکەینەوە گەرە لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆین و قەت نەگۆڕین. کەواتە ئێوە وەکو هونەرمەندان چینی هونەرمەندان چەند شیندەستان هەیە بۆ فەرەهەمکردنی پێکەوە ژیان چ ڕوولێکتانە هەیە وەکو بڵێن لە پرۆسێسی گۆرانی گوتنی ئێوە کە گۆرانی دەڵێن؟ باڵێ ئێستا بۆ من زۆر گرنگە وەکو هونەرمەندێک من کۆتا گۆرانیم لەسەر برایەتی و پێکەوە ژیان بوو بە 4 سمان جا زۆر بیرم کردەوە پێشەوەی ئەم گۆرانیە تەسویر کەم و پەخشی بکەم لەبەر ئەوە زۆر بیرم کردەوە کە هونەرمەند دایم گەرە ئەو بیرە بکاتەوە کە بەردەوام بێ لە پێشکەشکردنی یعنی وێنەیەکی جوان پێشکەشکە بۆ برایەتی و پێکەوە یارسانیانە وەیۆ مەنازی ناسنامەم کوردان کوردیشە نازی سەرچەشمەی گەورەی ڕێبازانەنا ڕێچکەی ڕەسانی کوردستانەنا کاکەیەنا وەیۆ مەنازی ناسنامەم کوردان کوردیشە نازی کاکەیەنا کوردی مرد مەیدان سیمایم هەنان سیمای ڕەمز پیاوان کاکەیەنا کوردی مرد مەیدان سیمایم هەنان سیمای ڕەمز پیاوان سەرچەشمەی گەورەی ڕێبازانەنا برنامه پیکوه جیان ام فیروی چندی کرین کو اتناوا دورا حلبچه و گند هوار پیکوه جیانک راستقینه براینیک ساخلم اتناف برا مسلمانو کاکیان دا هاتیه آفراندن اوجی نموزجکا دیتره اتناوا هرما کردستان دا کو جه شانازیه بو مهمیان وی اوایم دهینه دمایا و حلقی جی زور سپاس بو هواین بارز کو هوا بینریامه کری هیویام او مشیابیتن خدمتک بچیک پیشکشی هواین بارز بکین ببینیم خیر و شاد حتی حلقه قدی بین فیک خدای مازن مهمیان پارزی تو کردستان هر آبادان بیتن ناسنامم کردان کردیشە نازی یارسانیانە وەیۆ مەنازی ناسنامم کردان کردیشە نازی